من میوانێکم لەگەڵ دەبێت خاتو نەوال موسەوی نووسەر و لێکۆڵەری سیاسی لە بەغداوە لەگەڵمان دەبێت. خاتو نەوال ئەم کاتتان باش. پێشبینی دەکەن ئەم حکوومەتە بە زووی پێک بهێنرێت و متمانە لە پەرلەمان وەربگرێت یان کێشە و ئاستەنگەکان ڕێگەی پێ نادەن؟ سڵاوتان لێبێت و سڵاوی تایبەت بۆ بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا تاوەکو ئێستاکە بابەتی پێکەنانی حکوومەتی عێراق گفتوگۆکان بەردەوامن هەوڵەکان بەردەوامن و جیاوازیەکان تاوەکو ئێستاکە هەن لە نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتی لەسەر پرسی وەرگرتنی پۆستە سیادەکان کە ئەویش بە تایبەت وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆ و هەروەها وەزارەتی نەوت کەوە بە بڵێن پشکی شێری ئەو ناکۆکیانیان لێ بەردەکەوێت و چاوی زۆری لەسەر لایەن کورد لە سیاسە گەورەکانەوە بە ئاڕاستی ئەم سێ وەزارەتەوە بە تایبەتیش وەزارەتی نەوت چونکە بەڕاستی نەوت پەیوەنددارە باردۆخی جیهانیەوە و بابەتێکی یەکجاگرنگە پرسی وزا لە ئاستی نێودەوڵەتیشدا نەک تەنیا لە ئاستی عێراقدا واکو دەزانین کە وزە کێشەیەکی گەورەی دروست کردو لە ئاستی نێودەوڵەتی بۆیە ئەمە گرنگترین بابەتە لە ناو حکوومەتی داهاتووی عێراقە چێ ئەم پۆستەی بەدەستەوە هەیە کاریگەر دەبێت لەسەر دەستنیشان و شێوازی کارکردنی و هەروەها ئەم حکوومەتەش و بەردەوامێتی ئەم حکوومەتە پەیوەنددارە بە پرسی وزەوە لە عێراق و لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی دەوروبەر و هەروەها لە ئاستی نێودەوڵەتیش با بڵێن ئەم پۆستە لە ژێر چاودێریە ئەبێت لایەنەکان تەمەشاکن بزانن چ دەوڵەتان تەمەشاکەن بزان چ لایەنێک ئەم پۆستەی بەدەستێەوە بە چه ئاراستەیەک پرسی وزە باتە ڕێوە بە تایبەتیش ئۆپیک چاودێری ئەم پرسە دەکات بۆیە وەکو چاوەڕوان دەکرێت ئەشێت لە ئایندەیەکی زۆر نزیکدا بڕیارێکی خێرا بدرێت لەسەر ئەم پرسە بۆیە بە شێوەیەکی ئەمە لایەنێک لە لایەنێکی دیکەوە من ئەمەوێ بڵێم کە بریتە لە ململانێ لە نێوان کوت لە سیاسەکان و بە تایبەتیش لە نێوان سونەکان لەسەر وەزارەتی بەرگری و وەزارەتی پلاندانان و ئەم ململانێش بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە کەم بێتەوە هەنگاو بە هەنگاو پاش ئەوەی کە وا کوت لە سیاسەکان داواکارەکانی خۆیان جێگیر و پێشکەش دەکەن و گفتوگۆی زیاتر لەسەر دەکەن لەم ڕۆوە بە بڕای من لەگەڵ محەممەد شیع سوودانی ئەم بابەتانە کەم هێواشەواش چارەسەر دەبن بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە ئەوەیە بەڕێز محەممەد شیع سوودانی هەندێک مەرج هەیە کە ڕەنگە مەترسی بێت بە تایبەتی لە ڕووی ئەمنیەوە بۆیە ڕەنگە حکوومەتەکە پێک بێت و من پێم وایە ئەم هەفتەی داهاتوو ئەم حکوومەتە ڕەنگە پێک بێت ئەگەر بڵێ باش ئامانجەکە زیاتر دەنیشان کراوە و من پێم وایە دەچێت بۆ هەفتەی داهاتوو باشە ئامانجی ئەو ململانەی نێوان حیزب و لایەنە سیاسیەکان بۆ وەرگرتنی پۆستەکان ئایا ئامانجەکە خزمەتکردنە یان ئامانجەکە دەستکەوتنە بەسم لە ڕووی داراییەوە لە ڕاستیدا با ئەوە ڕوون بین لەسەر پرسە و تۆزی ڕاشکاو بم ئەوەی کە ئێستاکە دەگوزارێت لە ململانێکردن لەسەر پۆستە سیاسیەکان و پۆستە وزارەکان بە دڵنیایەوە لە چوارچێوەی تموحی سیاستمەدارەکان و حزبە سیاسەکانە ئەوەی ئێستا دەگوزارێت و باز دەکرێت ئەوەیە کە چۆن کەسی ڕاستپێردراو بۆ پێگەنانی حکوومەت لێکۆڵینەوە لە هەر وەزیرێک دەکات ئەگەر بێت و بە خراپی مامەڵی کرد و ئایا هەر وەزیرێک چه بەرنامە و پێشنیازێکی خزمە گوزاریانەی هەیە کە داوای پۆستێک دەکاتەوە خۆی با بڵێن کاندید دەکات بۆ حزبێکی بۆ پۆستێکی دیاریکراوە ئایا بەرنامەیەکی هەیە بۆیە بە بڕای من ئەمە پرسیارێکی زۆر جددیە و لە ئایندەیەکی نزیکدا پەیوەنددارە بەوەی کە دەیبینیم زانین کە ئایا هیچ بە ڕوئایەکیان هەیە بۆ خزمەتکردن یاخۆت ئەوە تا
پێناو کە لە نێپێناو دەستکەوتەکاندا وە لە ئەندێکی نزیکدا ئەمە دەردەکەوێت و دەبینین کەەوە بە بەردەوامیش ململانەیەک هەیە بە تایبەتی لە نێوان لایەنە شیعەکان کە ئەیانە پەردەپۆشی ئەم ململانێ بکەن بەڵام ئەمە بوونی هەیە و لە ئایندەیەکی نزیکدا ڕەنگە ئەم ململانەیە کە لەسەر پۆستە وزارەکان هەیە زیاتر بجێتە پێشەوە بۆیە ئەوەی کە دەستنیشانی چارەنووسی ئەم حکوومەتە دەکابێت لە هاوڵاتی بە بڕای من ئەم حکوومەتە ئەو مۆڵەتێکە پێی درراوە دەتوانێت خزمە کوردستانەکان پێشکەش کات ئەگینا شەقام وەڵامێکی دیکەی دەبێت و ڕوبەڕووی حکوومەت دەبێتەوە ئەمە شتێکی چاوەڕوان کراوە چونکە بەشێکی باشی شەقامی عراقی لە پرۆسەی سیاسی دوور خراوەتەوە وەکو سەدرەکان کە لایەنێکی سیاسی یەکجار کاریگەرن بۆیە گەر ئەم حکوومەتە لە ئاسی چاوەڕوانەکان نەبێت بە دڵنیایەوە وەڵامیان دەبێت و کاریگەریەکی گەورەیە بێت لەسەر ئایندەی حکوومەتەکە و ڕەنگە بە شێوک لە شێوەکان لە ماوەی 3 مانگی داهاتوودا ببینین کەوا شۆڕشێک دژی ئەم حکوومەتە بەرپا بێت ئەگەر بێت و لە ئاسی چاوەڕوانەکان نەبێت. باش بەڵام دەگوترێت کڕین و فرۆشتن بە پۆستە وەزاریەکان دەکرێت. فترێک لەمەوبەر سەرکردەیەکی هاوپەیمانی فەتەح ئاماژی بۆ دەکرێت تەنها پۆستی وەزارەتی بەرگری بە 75 میلیۆن دلار کڕین و فرۆشتنی پێکراوە. ئەگەر بەم پێ بێ ئامانجەکە خزمەتکردن نییە تەنها دەستکەوتنی پارەیە. بەڵێ بەڕێز بە بڕوای من بابەتەکە تازە نییە لە شەقامی عراق ئەم گفتوگویانی کەەوە باز دەکرێت لە میدیاکانەوە ئێمە وەکو چاودێرانی حکوومەت بینیمانە لە ڕابردە کە حکوومەتەکان دروستکراون جۆرێک لە موزایەدەکردن بوو هەبووە و حتا کڕون و فرۆشتنش هەبووە بەڵام ئەمە شاراوە نییە لای خەڵکی عراق و لای چاودێران لەوەی کە کۆمەڵێک مەلەفەیە کە لە ئەنجامی گفتوگویانەوە گەیشتووەتە لە ئەنجامی گفتوگۆکان و گەیشتووەتە ئاستی کڕین بەتایبەتی بۆ وەزارەتە زۆر گرنگەکان و بەتایبەتشکە بۆ وەزارەتی باگری ئاماژەت پێدا وەکو دەبینین وەزارەتی بەرگری تاماڵدراوە لە ناوەڕۆکە سەرەکیەکەی کە چونکە کۆمەڵێک ژووری ئۆپراسیۆنی زۆر گرنگ هەن بۆ پاراستنی ئاسایش لە ناو ئەم وەزارەدا کە یەکجار گرنگن و سەرپەرشتیکردنی ئەم ژوورە ئۆپراسیۆنانە یەکجار هەستیارن لە ڕووی ئەمنیەوە کاریگەرە ئەمە مەترسیدارە ئەگەر بێت و ئەم بابەتە بە هەند وەرنەگیرێت دەبێ هەموو لایەک ئاگادار بن گۆڕانکاریکردن لە ناو پێکهاتی ئەو وەزارەتە و گەیاندنی ئەم وەزارەتە بە دەستی کەسانێک کە شایستەی نییە و لەسەر بنەمای حزبی وەلایی بێت کارەسا دروست دەکات و دەتوانێت ئەم وەزارەتە جێبەجێ ئەجندای لایەنێکی دیاریکراو کە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر ئاسایشی وڵات دەبێت و کاریگەری لەسەر سەقامگیری دەبێت بۆیە پێم وایە یەکەم هەنگاو بۆ ئینتیحارێکی سیاسی ئەوەیە کە تۆ بێت و لە پۆستە ئەمنی هەستیارەکان کردن و فرۆشتنی پێ بکەیت و بیدەی بە لایەنێک لەسەر بنەمای پشکێنە و تایفێت بۆیە لەمڕۆوە ئەمە بابەتێک هەستیار حتا بەلای وڵاتانی دراوسیەوە بەتایبەتی لە مامەڵەکردن لەگەڵ ئێران لەگەڵ سووریا و لەگەڵ حزبڵا هەموو ئەمان باش چوارچەوەی هەماهەنگی دەڵێت محەممەد شیع سوودانی سەر پشک کراوە بۆ ئەوەی کاندیدەکان هەڵبژێرێت ئایا بەڕاستی محەممەد شیع سوودانی کاندیدەکان هەڵدەبژێرێت یان لایەنە سیاسیەکان کاندیدی خۆیان بەسەریدا فەرز دەکەن؟ بەڵێ بەڵێ بەڕاستی من پێم وایە کەوا بۆ ئەوەی کە ڕاشکاو بینجاری کە دەڵێم و ڕوون بین لەسەر ئەم پرسە با ئێمە واقعەکە بخوێنینەوە و
لە ئاستێکی ڕاگەاندندا ئیش لەسەر ئەمە نەکەین بە دڵنیایەوە ئەو کەسی ڕاست کردراوە وەکو پێشترش وتومانە هەمیشە لە ژێر فشار بووە ئەوانی پێشترش لە ژێر فشار بوونە و هەنێک جار کراونەتە باردۆخێکی ناهەموارەوە کە کاندیدیان بەسەردا سەپێنراوە. دەتوانم بڵێم هەر حزبێکی سیاسی کە بەشدارە لە پرۆسەی پێکهێنانی حکوومەت کاندید پێشکەش دەکات بەلایانی کەمەوە لە 1 تا 4 کەس پێشکەش دەکات بۆ هەر پۆستێکە و ڕەنگە جەختی لەسەر کەسێکی دیاریکراوە بە لە نێوان ئەو 4-5دا و بەڵام بە دڵنیایەوە هەوڵەدا کەسێک لە نێوان ئەو 3-4دا ببێت بە وەزیر کە دەستنیشان دەکرێت و ئەو کەسەش حتمما دەبێت کەسێکی دیار بێت و جێی متمانە بێت. ئەمە پێوەلێکە کە دەخوێندرێتەوە چکە دەبێت لە ئاستی بەرپرسایەتیە بێ کەسێک کە پێشنیاز دەکرێت لە حزبێکی سیاسیەوە بەڵێ وەکو ئاماژەی پێدرا لێرە تاقیکردنەوە سەرەکیەکە بۆ سوودانی ئەوەیە کەوا دەبێت ئیرادەی خۆی فەرزکە ئازاد بێت سربەخۆ بێت لە هەڵبژاردننی ئەو کەسەی شیاوە بۆ پۆستەکە چکە سوودانی محەممەد شیا سوودانی لە ژێر تاقیکردنەوەیکی گەورەیە چوارچەوەی هەمانگی ئەویان هەڵبژاردووە لە ژێر بە پرسیاتێکی گەورەیە و ئەگەر بێت و بە پێی ئەو ستانداردە نەڕوات و تاقیکردنەوە بۆ توانای وەزیرەکان و ئەو کاندیدانەکە کە پێشنیاز کراونە حزبە سیاسیەکانەوە ئەوە دەکەوێتە باڕۆخی قورسەوە و ڕەنگە بە ئاراستێکی زۆر خراپ حکوومەتەکەی بەرێت. بۆیە بە بڕای من دەبێت ئازاد بێت لە هەڵبژاردننی کاندیدەکان و هەوڵ بدات ئەو کەسانەدا بنێت کەوا دروستن و مەدەنین پسپۆڕن و نیشتیمان پەروەرن. ئەگەر ئەمە نەکرێت ئەبێتە مای ئیحراجبوونی بەڕاستی لایەنەکان و نابێ ئیتاری چوارچەوەی هەمانگیش باردۆخێکی ناهەموار بۆ سوودانی دروستکە و ئیحراجی بکە بە فشارکردن و بە سەپاندنی کۆمەڵە کاندید لەسەر سوودانی. بۆیە بە بڕوای من ئەو پرۆسە سیاسەی کەوا هەیە و ئەو لایەنانی کەوا هەن فشاردەکان بەڵام بە بڕوای من دەبێت سوودانی ئەو کەسە هەڵبژێرێت کە پێی باش. سپاس بۆ خاتونەوال موسەوی نووسەر و لێکۆڵەری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمان بووی.